خێر کازیوە بۆ کوێچیت؟ ئەوە سەفەرێکی تورکیام هەیە جا لەبەرە بەڕێکم بەرەو هەولێر. مەگەرێ فڕۆکخانەی لێ نییە؟ بەڵێ فڕۆکەخانەمان هەیە بەڵام تورکیا هەموو گەشتەکانی نێوان سلێمانی و تورکیا ڕاگرتووە. جا گەر دامایەکی من بێ سەفەری تورکیا بکە یانە بێت لە هەولێرەوە بڕۆ یان لە کەرکووکەوە. من لە هەولێرەوە ڕۆم. بۆ؟ ئەزانیت هەتاوەکو ئێستا لە مێژووە ڕووی نایەوە کە وڵاتێک بەرامبەر بە شارێک هەڵوێست وەربگرێت، بەڵام تورکیا بەرامبەر سلێمانی ئەم کاری کرد. ئەزانیت بۆ؟ لەبەرەوەی سلێمانی ئامادە نەبوو لەسەر جاوای وڵاتانی دیکە پشت لە هێزە کوردیەکان بکات. ئەمەش زۆر کەسی تووڕە کرد، هەر بۆیە تورکیا هەموو گەشتە ئاسمانیەکانی نێوان سلێمانی و تورکیای ڕاگرت تاکو بەم جۆرە سزای شارەکە بێت. بەڵام دوای باوەڵ جەلال تاڵەبانی بووە سەرۆکێکی نیشتیمانی کوردستان نەک بە قسەی وڵاتان کرا، بەڵکو پەیوەندیەکانی نێوان سلێمانی و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا گەیشتە بەرزترین و باشترین ئاستی لە مێژووە. ئەمە ژوای کرد کە تورکیا بەردەوام بێ لە ڕاگررتنی گەشتەکانی تاکو بەم جۆرە فشار لە شارەکە و بەرپرسەکانی بکات، بەڵام سلێمانی خۆی نایە بەدەستەوە. تەسلیم بوون مەبەستە چییە؟ ئەوان ئەیانویست لە گۆی ژاڵی تورکیا هەڵبکرێت، بەڵام بەم مەرەمەیان نەگەیشتن. تەنانەت باوەڵ جەلال تاڵەبانی چەندین جار کۆبوونەوەی لەگەڵ شاندەکانی باکوورا کرد لەناو هەرێمە، ئەمەش لە پێناو پرۆسەی ئاشتی لە تورکیا. تەنانەت کاتێک کە ژمارەێک لە کادرەکانی پەکەکە چەکەکانیان دانا لە سلێمانی ئەو کاریان ئەنجامدا. ئەمەش ئاماژەیەکی ڕوون بوو بۆ ئەو ڕۆڵە باڵایی باوەڵ جەلال تاڵەبانی و شاری سلێمانی لە جێبەجێکردنی پرۆسەی ئاشتیا گێڕایان. هەرەوە ژوای کرد ئەردۆغان بەسەر و چێرێمی وت کە سزاکە لابن؟ ڕێک وایە. ئەنجا من تەخیر بوومە ئەبێ بڕۆم هەر بۆ بۆنێەوە سەفەرشتی وای تورکیام نییە، کچی پورمەچێ بۆ هایکینگ جانتاکی خۆمی ئێمە.